جي دكتور فاروق قرداغی شرازای آبوریا ترکیه لإستانبول دپرسم. دكتور فاروق تو قالك خيرات يا كردستان 24 اما جبوه که چند کو توپاد میدان ترکیه دایا بو دوباره هنرده کرنا نفته هرما کردستانه و هنرده کرنا نفته دقازانجا هر سیل عنان دایا حوله و بغدا همجی انقره داخوازن انقره دوید میدا بو دوباره هنرتنا نفته جا عراق چنه و ممکنه اف داخوازه بهنه جبجه کرن هین چه پیش بینی و چاوارت کن؟ ئەم کاتتان باش بۆی بە کورتی باسی ڕووداوەکە چۆن گەشت بە ئەم ڕۆژە بێ بزانین لە ساڵی 2023 کاتێک دادگای ناوبژیوانی پاریس ئەو قەراری لە مەسلحەتی حکوومەتی عێراقدا کە تورکیای تۆمەتبار کرد بەوەی کە نەوتی عێراق کە نەوتی هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل لە هەرێمی کوردستانەوە لە بەندەری جیهانەوە دەڕێ بۆ بازاڕەکان و 75,000 بەرمیلیش لە کەرکووکەوە و کاتە لە ڕێهەرێمی کوردستانەوە دەڕۆی ئەمانە لە دۆسیەکەیە لە مەسلحەتی عێراق بوو و 1.5 میلیارد دلار وەکوەزانین حکوومەتی تورکیا ئیجبار کرا کە ئەو پارەیە قەرەبوو بگەڕێنێتەوە بۆ حکوومەتی عێراقی ئەمەش بۆ ساڵی 2014 تا 2018 بوو و دۆسیەکی تریشی ئامادە کردووە حکوومەتی عێراق کە ساڵی 2018 بۆ 2022 ئەویان هێشتا نەتیجەکەی دەرنەچووە ئەوەی کە لە تورکیا ئێستا باسەکرێت تورکیا وان نزیک دەبێتەوە لە 2 ساڵ کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە جەنابیش باس کرد لە راپۆرتەکەشا باس کرا کە بەڕاستی هیچ سوودمەندێک نییە نە حکوومەتی عێراقی نە حکوومەتی هەرێمی کوردستان نە تورکیا هەر هەموو لەم مەسەلەیە زەرەرمەندن تەنانەت ئێستا باسەوا کرێت کە زیاد لە 12 میلیارد دلار و ئەگات زەرەری ئەم 2 ساڵی ڕاوەستانی نەوتی هەرێمی کوردستان دینە سەر و نقطەیەش سەراحەت بۆچی نەوتەکە دەست پێ ناکە بەڵام ئەوەی کە ئێستا لە تورکیا باز دەکرێت بێگومان سەرجەم ڕێکارە تەکنیکەکان لە نێوان هەردوو وەزارەتی سامانە سروشتەکان لە تورکیا و وەزارەتی نەوتیش لە عێراق تەواو کراوە و بەپێی لێدوانەکەی وەزارەتی نەوتی عێراقیش و وەزیریش و چاوەڕان دەکرێم هەفتەیە دەست پێ بکرێت بەڵام لە ماوەکانی ڕابردووە حکوومەتی تورکیا دوو مەرجیە سەرەکی هەبوو بۆ ئەوەی ئۆکەی بدا کە نەوتی هەرێمی کوردستان دووبارە لە ڕێگەی بەندەری جیهانەوە بازاڕەکان بفرۆشێ ئەویش یەکەم ئەو 1 میلیارد و 500 میلیۆن دلاری کە لە دادگای ناوبژیوانی پاریس دژی حکوومەتی تورکیا کە دۆسێکی بۆ حکوومەتی عێراق تورکیا داوا کە ئەو پارەیە یاخود ئەو قەرەبووە نەدا و ئەو نەوتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو قەرەبووە بداتەوە 1.5 میلیارد دلار یاکە حکوومەتی عێراقی لێخۆشبوون لێ بکە ئەمە یەکێک بوو دۆسەوانی کە تا ئێستا و دووەم تورکیا داوا دەکا کە دۆسی دووەمیش لە دادگای پاریس نەجوولێندرێ بۆیە ئەم دوو سەبەبە تا ئێستا هۆکار بووەوەی کە تورکیا ڕۆژامەندی نەبێ بەڵام وا دیارە لە ئێستا ئەو کۆبوونەوەکانیش لەو نقطەیە شاڕێکەوتن کرابێ و تا ئێستا تا ئەمڕۆژ لە سەرچاوەکانیش کە لە تورکیاوە ئەم ینی جۆمان لێ تا ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان لە تورکیا لێدوانی فەرمی باز نەکراوە کە کەی دەست پێیاکاتەوە ئەوەی هەیە تەنها لا ڕێگای وەزارەتی نەوتی دەرەوەی نەوتی عێراق و حکوومەتی تورکیا تا ئێستا باسی لەو تاریخە نەکردووە کە دەست پێیاکات. دکتۆر قەرداغی هەتا ئێستا لەگەڵ بێ تورکیا دەیگوت ئێمە ئامادەینە بوو دووبارە هەناردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێ بکەین کەچی ئێستا کە تا ئەو کات عێراق ئامادە نەبوو ئێستا عێراق دەڵێ ئێمە ئامادەین بەڵام لەگە تورکیا لە گفتوگوداین هەتا تورکیا ئامادە دەبێ ئێمە دەستی پێ دەکەین ئەمە چییە؟ بەڕاستی ناوەڕووکەکەی بەڵێ من ڕاستی ئەمەوێ بۆ سەرجەم بینەران ینی دوور لە زمانێکی ئەکادیمی ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان پێویستە ینی و ناوچەکە لە گۆڕانکاریەکی گەورەیە سەرجەمە و ڕووداوانی کە ڕۆدا شتی نوێ لە ڕێگان بەڵام ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان من پێم وایە بەشێکی گەورەی قەرارێکی سیاسی و ویستی هەرسێ ینی ئەمە بە جا لە حکوومەتەکان عەقڵی استراتیژی ئەم دەوڵەتانی ناوچەکەی ئێمە عێراق ئێران و تورکیا بە ڕێژەیەکی گەورەوە سووریا شتا ئەو کاتە دوای ڕیفراندۆمی هەرێمی کوردستان من پێم وایە یەکێک لە سەبەبە گەورەکان ئەوە بوو کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بێهێز بکرێت لەم ناوچەیە و ئەم وڵاتانە و ڕاگررتنی نەوتیش کە تا ئێستاش ینی باز دەوا کرێ ئەمساڵ زەرەکان بگەشتە 20 میلیارد دلار بۆ عێراق بەڵام حکوومەتی عێراق
زۆر بێخەمانە، ینی حکوومەت هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چەندین جار چوونە بەغاوە حکوومەت هەرێمی کوردستان ئەو هەموو شاندا دەپێناوە ئەوەی کەوا ینی ئەو زەرەرە بۆ حکوومەت و هەوڵاتیانی عراقیشە، بەڵام من پێم وایە عەقڵێکی استراتیژی ئەم دەوڵەتانە پێویستە. بەڵام ئەم بڕیارە لەم وڵاتانە دەرنەچووە دکتۆر قەرەداغی، ئەم بڕیارە لە دادگای نێوبژێوانی پاریس دەرچووە لە بۆ ڕاگررتنی ناوهەرێمی کوردستان، کەواتە بڕیاری دادگای ناوبژێوانی پاریس بڕیارێکی سیاسی بووە؟ بڕیارەکە لەوەیە تەکنیکی و لەسەر مەسەلەی نەوتەکە بوو، بەڵام ینی دەکرا دوای 1-2 مانگ لەم قەرارە ڕێکەوتنێک بکرێت، بەڵام خەمساردی هەم حکوومەتی ناوەندی بەغا و هەم حکوومەتی تورکیا من پێم وایە توانین لێکدانەوەیەکی بۆ بکەین کە توانین بڵین گەلە کۆمەیەکی ئیقلیمیش بێ لەسەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاد لە 2 ساڵ نەوتی هەرێمی کوردستان بۆشەوە تا ئێستاش. ینی من نایشارمەوە لە ئاخ کۆتا سەردانی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا بۆ عێراق ئەو کاتەش باس کرا کە بەم نزیکانە دەست پێکرێتەوە. ینی بەردەوام ئێمە هەستەکەین کە مماطلەیەکی گەورە هەیە لە نێوان بەغا و ئەنقەرەیە. سەراحەت من پێم وایە کە عەقڵێک هەیە دەیەوێ تا ئێستا نەوتی هەرێمی کوردستان ینی وەکو جناوت باس کرد سەرجەم ڕێکەوتنەکان کراوە، سەرجەم تەکنیکەکانیش کراوە، بەڵام تا ئێستا حکوومەتی تورکیاش ئاماژەی بەوە نەکردووە کە دەست پێوە. هیوادارم من هەڵە بم بە زووی دەست پێ بکاتەوە. بەڵام لەو بینەیە دکتۆر قەرەداغی دیارە هەندێک حەق و حقوقی تورکیا لە عێراق هەن لە ماوەی ئەم 2 ساڵە کە نەفتەکە ڕاگیراوە، داوای دەکات کە ملیارێک و 500 ملیۆن دلارەکە عێراق بداتە تورکیا. ئەگەر عێراق پابەندی ئەمە نەبوو کەوا بێنەوتەکە دەستی پێ ناکەتەوە، ئایا ڕێکارەکانی عێراق لە دژی تورکیا دەگرێتە بەر دیسان دەچینەوە دادگای ناوبژێوانی پاریس، یانیش ئالتەرناتیڤی تر هەیە؟ دۆسی یەکەم بۆ ساڵی 2014-2018 یەکلا بوویەوە و حکوومەتی تورکیا تۆمەتبارە و پێویستە 1 ملیار و 500 ملیۆن دلار قەرەبوو بە حکوومەتی عراقی بداتەوە بە پێی بڕیاری دادگا. دۆسی دووەم هێشتا قەرار نەدراوە 2018 بۆ 22. وەک گوتم ئێستا تۆپەکە من پێم وایە تا ئێستا لە حکوومەتی ساحی حکوومەتی عراقیە، بۆ چکە حکوومەتی عراقی تورکیا داوا دەکا ئەو 1.5 ملیار دلارە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود عێراق بیدا. بۆ تا ئێستا هیچ راپۆرتێک یاخود هیچ ئاماژەیەک نییە کە ڕێکەوتن لەسەر ئەوە کرا. بۆیە من تۆزێ بەگومانم تەنانەت لەوەی لە ماوەیەکی نزیکات دەستێکە، بەڵام هیوادارم هەڵە بم بەزەوەی ئەیبینین کە تا ئێستا حکوومەتی تورکیا ئەمڕۆ من لە چەندین سەرچاوش تەنها بەڵام ئەمریکاش بە عێراقی گوتووە ئەگەر ئێوە دووبارە ناوچی هەرێمی کوردستان نەنێرنەوە دەستی پێ نەکەنەوە ئێمە سزاتان دەدەین. ئایا ئەم زەخت و فشارانە دەتوانن عێراق پابند بکەن بە کورتی؟ لە ناوچەکە ئەو گوتمان گۆڕاکارێکی گەورە بەڕێوەیە سەراحەت وە لە تورکیاشە لە ئێستا پرۆسی ئاشتی وەکو ئاگادارم بە کورتی من پێم وایە هیچ ئەمانە بەدەر نییە لەو مەسەلانە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ تورکیا لەم ماوەیە پێم وایە ئەم پاکێجانە کۆمەڵێک پاکێجم کە پەیوەندیە ناڕەست و خۆیان هەیە بەیەکەوە و ئومێدەواریم ینی ئەم ناوچەیە کە لە گۆڕانکاریەکی گەورەیە یەکێک لە نەتیجەکانی ئەوە بێکە حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە و نەوتە ئەم نەوتە دوجار ئەگەر نەوتی هەرێمی کوردستان دەست بکاتەوە اقتصادی کوردستان ئەبوژێتەوە. ئێمە سەرچاوەیەکی گەورەی سەرەکی داهاتی حکوومەت و عێراقیش تەنانەت نەوتە. بۆیە نەوت لە ئێستاە ئەگەر ئیرادەیەکی من پێم وایە دووبارەیەکەمەوە ئیرادەی ئەنقەرە ئیرادەی بەغا زۆر لەگەڵ ئەوەیان نەبێت نەوتی هەرێمی کوردستان یاخود دووبارە کوردستان 300,000-400,000 بەرمیل بنێرێتە دەرەوە بە بازاڕەکان. بەڵام ئیداری ئەمریکی تازاوە ئەو گۆڕانکاریە گەورانی وەکو جەنابشت باس کرد بێگومان ئەمانە فشارێکن لەسەر ئەم دەوڵەتانە و پێم وایە ینی ئەگەر ئەو فشارانە سەرکەوتوو بێت چکە ئێستا هیچ بەهانەیەک نیانی نە تەکنیکی نە سیاسی بۆیە هیوادارین دەست پێ بکاتەوە حکوومەتی تورکیا چاوەڕێی حکوومەتی تورکیان کە وەزاری سامانە سروشتەکان ئۆکەی کۆتایی بە. گەلەک سپاس دکتۆر فاروق قەرەداغی شەڕەزای ئابووریە تورکیا ژ ئەستانبوڵێت و هەر هەبی دکتۆر.